خانە نشینانی سەربەرز و ماندوو، مافی خۆتانە ئەمڕۆ زۆر دڵخۆش بن، زۆر گەشبین بن، خانەوادەکانتان بەحەوێنەوە. مژدەبێ لە بازاڕی کوردستان، مژدەبێ لە کاسبکاران کە بە پێی یاسای ژمارە 9 لە مەولا مانگانە بتر لە 50 ملیارد دۆلار دەڕژێتە بازاڕەکانی کوردستان. داوایان لێ دەکەین ئەوانیش ئاگایان لە خەڵک بێ و نرخەکان زیاد نەکەن. سپاس بۆ خۆڕاگری و پش و درێژی خانە نشینان. بە تایبەتی سپاسی ئەو خانە نشینانە ئەکەین کە بە بەردەوامی سەردانی ئێمەیان کردووە لە نووسینگەی یەکێتی خانە نشینان و هەمیشە ورە و وزەیان پێداوین و هەمیشە ئامادەیان دەربڕیوە کە ئێمە لەگەڵتانین بە گیان و بەماڵ بۆ هەر کارێک پێمان نسپێرن. لە هەمان کاتا ڕەنگە خەڵکی وابوو بێ نەک هەر نەهاتووە هەش بێ لە پشتەوە قسەی سارد و قسەی تند و تیژی کردووە و خەڵکی سار کردوێتەوە بەداخەوە.